سڵاو بینەرانی ئەزیز و خۆشەویست، ئێرە شارۆچکەی ڕانیە. شارۆچکەی ڕانیە با دەواازەی ڕاپەڕی ناسراوە، دەکەوێتە سروری پارێزگای سلێمانی 100 کیلۆمەتر لە پارێزگای سلێمانی دوورە، دەکەوێتە باکووری خۆرهەڵاتی پارێزگای سلێمانیشەوە. دەواازەی ڕاپەڕین مێژوویەکی یەکجار کۆنی هەیە، ئەویش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە چەند شوێنەوارێکی دێرین لەم ناوچەیەدا هەیە کە کنۆ پشکنینیان بۆ کرەوە. ئەم شوێنەوارانە نزیکەی 6000 ساڵ پێش زاین دەبێت، یاخود دەتوانین بڵێن ژیان لە نێو شارۆچکەی ڕانێدا بۆ 6000 ساڵ پێش زاین دەگەڕێتەوە. لەگەڵمان بوو ئەوەی ناوی ڕانیە یاخود ئەو شوێنەوارانی کە لەم ناوچەیەدا هەن، یاخود ئەو زانیاریانەی کە لە لای ئێمەیە بگەێنین بە ئەوەی خۆشەویست. فەرمونون.
بەڵێ گەر باسێک لە مێژووی نێو شارۆچکەی ڕانیە بکەین کە مێژوویەکی زۆر کۆنی هەیە لە ناوەڕاستی سەدەی حەڤدەدا شارۆچکەی ڕانیە سەر بە ئەمارەتی بابانیەکان بووە سەر بە ئەمارەتی بابان بووە دوای ئەوان نەو ڕانیە یاخود شارۆچکەی ڕانیە خراوەتە ژێر دەسەڵاتی میر محەممەدی ڕەواندزیەوانێ کە ئەویش یەکێک بۆ لە میرەکانی ڕەواندز و کە دەسەڵاتێکی بەرفراوانی هەبووە لە ناوچەکەدا و پاشان ئەم ناوچەی خستوەتە ژێر دەسەڵاتی خۆی لە پاش میر محەممەدی ڕەواندزیش عوسمانیەکان دەسەڵاتیان گرتووە دەست کە ئەو کاتە شاری ڕانیە بەشێک بۆ لە سلێمانی و کە ئەو کاتە سەر بە ئایلەتی شارە زۆر بووە لە دوای دروستبوونی دەوڵەتی عێراقی شەوانەیە سەر بە خراوەتە سەر پارێزگای هەولێر و لە ساڵی 1950 خراوەتە سەر پارێزگای سلێمانی ئەگەر باسێک لە نێو شارۆچکەی ڕانیە بکەین کە یەکێک لە شوێنە گرنگەکانی ئەم گەڕەکەی کە ئێمە لێن کە ئەمیش پێی دەڵێن گەڕەکی قەڵات گەڕەکی قەڵات بە کۆنترین شوێندان دەدرێت لە نێو ڕانیەدا کە ئەم قەڵایە مێژوەکەی زۆر کۆنا مێژوەکی کۆنی هەیە و چەندی جارکردنەوە پشکنینی بۆ کراوە و لە نزیک ئەم گەڕەکەشەوە یاخود نزیک قەڵاتیشەوە گوندێکی تری گردێکمان هەیە بە ناوی گردی دێمەوە ئەو گردەش گردێکی مێژوویە یاخود گردێکی شوێنەواریە کە تاکو ێساکە ئەوەندە کنە و پشکنینی بۆ نەکراوە یەک جارکردنە و پشکنینی لەسەر کراوە بەڵام گردەکە بەو جۆرە نییە کە زۆر ڕۆشتە بن یاخود ئایا کنە و پشکنینێکی باشیان بۆ کردبێت ئەم گەڕەکە تەجەرنەوانێ یاخود لە نووسینەکانە بەو جۆرە دیارە کە لەشکری عوسمانیەکان هاتبنە ئێرە ئەم قەڵایەیان دانابێت بە کۆنترین گەڕێکی ئەم شارەدا دەنرێت و بناغەی نیشتەجێبوونی خەڵک بووە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ پێش زاین بەڵگەشمان بۆ ئەم قسەیە لە ڕۆژنامەی ڕانیەدا مامۆستا عەبدولکەریم مامۆستا عەبدوڕەقیب یوسف لە ڕۆژنامەی ڕانیەدا باسی کردووە ئەڵێ نزیکەی 9000 ساڵ پێش زاین یعنی مێژووی ئەم قەڵاتە دەگەڕێتەوە بۆ 9000 ساڵ پێش زاین واتە مێژووی ڕانیە یاخود مێژووی نیشتەجێبوون لە نێو ڕانیەدا بۆ 9000 ساڵ پێش زاین دەگەڕێتەوە و هەندێکی تریش بە کۆنتەر دایدەنێن. بەڵێ بۆی زیاتر زانیاری بەدەستبێنی لە سەر شارۆچکەی ڕانی و بە تایبەت مێژوەکە چینە لای مامۆستا خالید قادر مامۆستا گیانم کاتەوە باش زۆر سپاس ئێوەش بەخێر بێن زۆر سپاس دەکەین مامۆستا ئەمڕۆ ماندوو دەکەین ئەرکت کێشاوە نا سپاس ببورن ئێوە بەخێر بێن زۆر سپاس دەکەم مامۆستا گەر بکرێت بە گشتی باسێکی مێژووی شارۆچکەی ڕانیەمان بۆ بکەیت بڵێ سپاس بۆ ئێوە ڕانیە یەکێکە لە شارە کۆنەکانی باشووری کوردستان شارێکی مێژوویە مێژووی ژیان بۆ چەند هەزار ساڵێک پێشێستا دەگەڕێتەوە لە کنە و پشکنینە مێژوویەکان چەندین شوێنەوار و بەڵگەی مێژووی گرنگ لێرە دۆزراوەتەوە بە تایبەت لە گردی شمشارە
کە 5 کیلۆمەترێک دوورە لێرەوە بە نمونە 247 نامەی بزماری و چەندین شوێنەواری گرنگ و پەرزگار بڵێ دۆزراوەتەوە نەک هەر لەو لە چەندین گردی توورە کڕژێن لەو ناوچێ لە گردی شمشارە لە گردی بازموسیان لە گردی بۆسکێن لە دووگردان لە کامەم ناوچە شوێنەواریەکانی ئێرە ئێزگار نەخێر بەڵگەی مێژووی زۆر گرنگ لێرە دۆزراوەتەوە بەو ڕادەیە ئێرە وەختی خۆی لە سەردەمی ئاشووریەکان چۆن پایتەختێکی کارگێڕی سەردەمی ئاشووریەکان بووە و چەندین نامە و چەندین پەیامی گرنگ لە بەڵگە مێژوویەکانی شمشارە دۆزراوەتەوە کە دەرخەری ئەوەن ئێرە مەدانێکی گرنگی ئابووری سیاسی تەنانەت کۆمەڵایەتی بووە و مێژووی ژیان لێرە مێژوویەکی کۆنا و بەشێک لە مێژوو نووسان پێیان وایە مێژووی ژیان لێرە هاوتەری بە لەگەڵ سەردەمی چەرمۆ یا سەردەمی پێش فەخفوریش بەو ڕادەیەی کە لە کنە و پشکنینە مێژوویەکانی ئێرە دەتوانم پێت بڵێم هەندێک شت دۆزراوەتەوە کە ئیزافەی خسۆتە سەر مێژووی لانی کەم دوای ئاشووریەکانەوە نینە سەر ئەوە منتیقەیە بە گشتی منتیقەیەکی زۆر مێژوویە ئەمە بۆ مێژووە کۆنەکەی بەڵام ڕانیە وەک شارەکە دەتوانم بڵێم گوندێکی بچووک بووە لە قەڵاتی ڕانیە کە پێشتر قەڵا بووە و شوورەی هەبووە و شوێنی ڕمبازی و دەواازەی تایبەت و بەشێک لە مێژوو نووسەکان کە یادەوەریەکە دەگەێڕنەوە دەڵێن خانووەکانی چین بووە یعنی قەڵاتێک بووە لە شێوەی بەرزی کە بەداخەوە ئێستا ئەم شوێنەوارە بە قەڵاتی ڕانیەوە دیار نییە زۆرتر ڕانیە لە قەڵات بووە دواتر ڕانیە گەشەی کردووە ئەو گەڕەکەی کە ئێستا پێڵن گەڕێکی قەڵات بەڵێ ئێستاش بەرزایی و تایبەتمەندیە بەداخەوە سیما کۆنەکەی لەدەستداوە بەڵام ئەوانەی کە لەو بوارەدا ئارەزویان هەیە دەتوانن ئێستاش ئەو خاڵانە بدۆزنەوە کە ئەوێ سەرچاوی ژیانی چەند هزار ساڵی مرۆڤایەتی بووە بەڵام ڕانیە دەتوانم پێت بڵێم لە مێژووی لانی کەم دوای سەدەی حەفدەوە کە بۆ ماوەیەک ناوی نییە لە مێژوودا یا ناوی کەم هاتووە لە مێژوودا بەڵام لە سەدەی حەفدە سەر بە ئیمارەتی بابان بووە دواتر بۆ ماوەیەک دەکەوێتە ژێر دەسەڵاتی میری ڕەواندز میر محەممەدی ڕەواندز میرنشینی سۆران و دواتر لە ساڵی 1970 دەبێتە قەزا دوای ئەوەی لە هەیکەلی دەوڵەتی عوسمانیدا کە ئەم کاتە لە هەیکەلیەی دەوڵەتی عوسمانیدا ڕانیە دەبێتە سنجاقێک سەر بە نەخێر سەر بە شارە زوور دەبێ دواتر دێتە سەر هەولێر پاشان دێتە سەر سلێمانی بەڵام ناوەندێکی گرنگ بووە مەسەلەن لە ساڵی لە دوای نۆسەتەکانەوە کۆمەڵک ڕووداوی مێژووی گرنگ لەم ناوچەی ئێرە ڕوویداوە مەسەلەن شەڕی دەربەندی ڕانیە کە لە ساڵی 1920 جێگری حاکمی سیاسی ئینگلیز لێرە بووە دەتوانم پێت بڵێم لە شۆڕشی شێخ مەحمووددا ڕانیە قۆناغێکە یان لەو مێژوەدا شوێن پانتایەکی گەورەی دیارە و بە تایبەت وە گوتم لە شەڕی دەربەند ئەم مێژوە دێ هاوتەری بی کە شارێکی بچووکە و ڕێژەی دانیشتوانی مەسەلەن لە سەرەتاکانی سەدەی 20 و پێش سەدەی 20وانە مەسەلەن وەختێک 100 بەپێی ئامارەکان مەسەلەن 100 خێزانی تێدا بووە بەڵام گەشەی کردووە لە ساڵی 1970 بەولاوە دەتوانم پێ بڵێم ڕانیە گەشەیەکی زیاتری لە بواری ڕۆشنبیری لە بواری بەشاربوون لە بواری گەورەبوون لە بواری جموجۆڵی ئەدەبی لە زۆر بواردا هەبووە لە بواری مەسەلەن ڕاپەڕینی 1970 لە ڕانیە وەک بەشێک لە کۆی ئەم ڕاپەڕینەی لە باشووری کوردستان کرا دەنگ و سیمایەکی تایبەتی هەیە بەڵێ و ئەمە جگەلەوەی ڕانی لە ساڵی 1990 لە 5 ساڵی 1990 دەبێتە دەواازەی ڕاپەڕوونی هەرێمی کوردستان و دەتوانم پێ دڵم قۆناغ و مێژوویی تازە دەخاتە ناو مێژووی کردەوە کە ئەمە نازناوی دەواازەی ڕاپەڕینی بە ڕانیە بەخشیوە و ئێستا ڕانیە شارە و ئێستا ڕانیە ناوەندی ئیداری ڕاپەڕینە هەردوو قەزای ڕانیە و پشدەر دەگرێتە خۆی وەک قەزای ڕانیە لە شارێک و 4 ناحیە و 127 گوند پێک دێ ئێستا ڕێژەی دانیشتوانی ناو مەرکەزی ڕانیە زیاترە لە 100,000 کەس و جموجۆڵی ئەدەبی و ڕۆشنبیری زۆر باشە دەنگی گەنج لەم شارە زۆر باشە و دەتوانم پێ بڵم لە بواری هوەریدا مەسەلەن چ لە ساڵی لە دوای چلەکانەوە جموجۆڵی ڕۆژنامەگەری جموجۆڵی شانۆ جموجۆڵی هوەری فراوان کەوتۆتە ئێرە
بەڵام لە دوایینەوە تو یەک ئەم قۆناغێکی پرشنگدارترا بەو پێی مەسەن هەر لە دوای ڕاپەڕینەوە یەکەم گۆڤار و یەکەم رادیۆ و ینی زۆر شت لە ڕانیە ینی هەر دەواازەی ڕاپەڕین نەبووە دەتوانم پێ بڵێم دەواازەیەکی ڕۆشنبیریش بووە بەڵام بەداخەوە ئەم شارە خزمەتی وەک پێویست نەکراوە بەداخەوە ئەم شارە ئاوری لێ نەدراوەتەوە بەداخەوە ئەم شارە ئەم توانایی تێداتی لە بازنەیەکدا دەخولێتەوە یعنی وای کردووە ئێستا توانای ئەم شارە زۆر دەرنەکەوێ لەبەرەوەی بەداخەوە هێشتا ئەو عقلیەتە مرکزیەتە لە کوردستان و دەوڵەتداریدا لێرە زاڵە ئەگینا دەتوانم پێت بڵێم گەنجی ئەم شارە لە بواری وەرزشدا لە بواری هوەریدا لە بواری ڕۆشنبیری و ئەدەبیدا لە زۆر بواردا تەنانەت لە ئاستی کوردستان و لە هێندێک جاریش لە ئاستی دنیا توانیویانە خەڵات و پلەی تایبەت بەدەست بێنن کە ئەمە دەبێتە سەروەریەکی گەورە هەر ئێستا لەم چەند ساڵی ڕابردوو مەسەڵەن شانازی بۆ دەکەین چەندون کوڕکچی ئێمە توانیویانە لە ئاستی زۆر گەورە خەڵاتی زۆر باش و داهێنانی زۆر گەورە و باش بەدەست بێنن بەڵام ئیتر ئەمە شارەکەیە دەیبینی ئەمە قەڵاتەکەیە دەیبینی کە ئێستا خەریکە لە ناو دەچێت مەسەڵەن ڕانیە مۆزەخانەیەکی لێ نییە ڕانیە تا ئێستا شوێنێکی گەنجی لێ نییە بەوەی کە شوێنێکی گەنجانی گونجاو بێت مەسەڵەن ئێمە ئەم سنتەرە هەیە لە ڕانیە کە خزمەتێکی باش دەکا بەڵام دەبینی لە خانوێکی کرێدا مەسەڵەن بڵێ هەیە بەڵام مۆزەخانەمان نییە دەنا بەڕێوەبەراتی شوێنەوار لە دوای ئیدارەی ڕاپەڕینەوە کۆمەڵک فەرمانگە و بەڕێوەبەراتی گرنگ لە ڕانیە کراونەتەوە بەڵام ئەم شارە لە زۆر شت بێ بەش خزمەتیان کردووە بە شوێنەوارەکان دەزانی کراوە بڵێ لە ئێستادا مەسەڵەن لەو چەند ساڵی ڕابردوو کەگەرچی ئەوە باشترە خۆیان لێدوانی بدەن پسپۆری خۆیان و ئەوان زانیاریان لایە بەس ئێمە دەزانین چەندین تیمی گەورەیان هێناوە بۆ کنە و پشکنین و تیمێکی زۆر باش لەوێ کار دەکەن بەڵام ئەوانە پێویستیان بە مۆزەخانەیەکە ئەمانە پێویستیان بە پشگیریەکی فراوانی ئەو شتانی کە لێرە دەدۆزرێنەوە ئەبرێنە مۆزەخانی سلێمانی بڵێ نەکەر مۆزەخانەی سلێمانی بە سەدان پارچە شوێنەوار لە گوگل سێرچێک بکە مەسەڵەن لەسەر مێژووی کۆنی ئێرە بە تایبەت لە باسموسیان و شمشارە بە سەدان پارچە گرنگی مێژووی زۆر گرنگ دەداتێ کێسا لە مۆزەخانەکانی دەرەوەی وڵاتن تەنانەت لە کوردستانیش نین لێراشتی زۆر گرنگ وەک پێم گوتی دۆزراوەتەوە کە ئیزافەی خستۆتە ناو مێژووەوە بەرحاڵەوە بابەتێکی دیە ئەوەی من دەمەوێت پێ بڵێم ئەوەیە کە ئەم شارە شارێکی گرنگە و ئەگەر ئاوری لێ بدرێتەوە من دڵنیام هەمیشە وەکو شارێکی ئەکتیڤ دەتوانێت ڕۆڵێکی دیار ببینێ ڕاستە مامۆستاجیان دەست خۆشم ڕۆمان دومان کردی زۆر سپاس دەست خۆشە بەڵێ لەگەڵمان من بۆی گەشتێک بە ناو دەربەندی ڕانەیە بکەین بەناوم ئاوە جوانەیە بکەین ئەو شوێنی کە دەیبینن لە دوورەوە ئەوە یەکێکە لە شوێنەوارە گرنگەکانی نێو شارۆچکەی ڕانیە کە بەهۆی بارانبارینێکی زۆری ماوەیەک لەم و پێش ئەو گردە تەواو ژێر ئاو کەوتووە بەڵام هەوڵە دەین لە نزیکی شۆبێ بتوانین دیمەنەکان بۆیە بگوازینەوە لەگەڵمان فەرموو باشەکانم تەڕ نەبێ حاجی مامەستاجان ئەوەش لە بەرکە ئەی دەستەکانە خۆش پاراستنی هەوڵاتیە بۆ پاراستنی خۆمانە دەست خۆش بێ مام ئەحمەد
ئەو جا بڕۆین ئارەوەڵا با بڕۆین. مام ئەحمەد ئەمە شتێکی زۆر باش شەمەتان کردووە. ئەڵێ دەبێ ببێەوە شتێکی دەستوری و یاساییە. بەڵێ ئێستا بەرەوە و گردا ڕۆین کە یەکێکە لە گردە شوێنەوارەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی کارۆسکەی ڕانیە. ئەم گردە بە بۆنەی بارانبارینێکی زۆرە لە ئێستاە ئاو بە تەواوەتی خەریکە دای دەپۆشێ. ئەم چەند ڕۆژی ڕابردووە یاخود ئەم مانگەی پێشوو بارانبارینێکی زۆر باش باری کە ئەوە بزانم چەند ماڵێکیش بوون بە ژێرەوە کاگە ئەحمە و ماڵەکان بوون بە ژێرەوە. ئەو خانوانە خۆن ببینی چاوە لێیان بینە. ئەو ماڵانەی ولا هاچیدا تەزاوەسی بەعری زیادیان کردبێت لە ساڵی هەشتا و هەشتەکانەوە ئەوەی هاتبوونە ناو بەعرەکەیەوە هەموو بنکەوتون بن ئاو کەوتونەوانە. ینی زەرەری مادی زۆر بەرخەڵک کەوتووە. وەخوایجا ئەوانە کاتی خۆی خەڵک هەمووی زانیوێت ئەو شوێنانە شوێنی بەعرە و بەعر دەیگرێ بەس خەڵکی دەوڵەمەند کردوێتی خەڵکی فەقیر نەیکردووە. هەرچەند زیانیشی هەیە بەڵام بۆ قەزەی فەناعەتی بۆ قەزەیەوەش هەنی زیانێکی زۆری هەیە وەکو دەستوری ساڵان مابە هەنی خەڵک زیاتر سامانی مزدەکەوت و سامان داهاتە بەرهەم بۆ میلەتەکەمان بۆ وڵاتەکەمان و بۆ هەرێمەکەمان خۆشدانە زۆر پێشکەوت. بەڵام ماشەڵا ئاوێکی زۆر باشی هەیە ڕانیە. برنجتان نییە کاگە ئەحمەد لە ڕووی کوشت و کاڵەوە بواە برنجیان هەبواە لە بەروی ئاوێکی زۆر باشی هەیە. خۆی بۆ برنج و ئەو شتانە دەبێت ئاو کانیاوێکی ڕسمی بێ لەنا ئەوە نابێت برنج دەبێت کانیاوێکی ڕسمی هەبێت. ئەوە چونکە ئەوە بەرز و نزمێ دەکات کەم دەکاتەوە زیاد دەکات و بە ساڵانی بەهارەکاندا بەعەر زیاد دەکات لە سەدەی دوکانەوە دەیگرێت لەنا ئەوە شوێنی هەیە ئەو مەنتیقانە سامانی برنجی هەیە کە خەڵک بیکات و بەهۆی ئەو کانیا و مانیاوەش ئەو ساڵەکانە بەهۆی ئەو باران زۆریەشەوە کانیا و زۆرشی بۆتەوانێت هەنی وڵاتەکە زۆر هەمووی ئاوی سیری بۆتەوانێت. ڕاستە. ئای دەستخۆش کاگە ئەحمەد تاوا گەشتین. بەڵێ و گەشتینە شوێنی ئاسارەکەەوە گەر تەماشای بکەن و بۆ خۆشان کاگە ئەحمەد جان فەرموو وا دابەزێ. دەستت خۆش ڕێخوا ماندوومان کردی کاگە ئەحمەد. بەڵێ ئێستا گەشتینە ئەو شوێنەی کە ئاو خەریکە بە تەواوەتی دایەپۆشێ. ئەوی چێک لەو شوێنە گرنگانەی نێو شارۆچکەی ڕانیە کە ویش ئەم قەڵایەیە کە ئەو قەڵایە زانیاری کەوتۆمان لەسەری نییە بە بۆنەی ئەوەی کە تەواو ئاوەکە خەریکە دای دەپۆشێ و پێشتر چەند ستافێک هاتوون کنە و پشکنینیان تیا کردووە بەڵام نەگەشتونەتە ئەنجامێکی تەواو بۆ ئەوەی زانیاریەکان تەواو بە خەڵکی بگەێنن بەڵکو ئاوەکە
تەواو ئەم لاولای لێگرتووە و تەواو خەریکە دای دەپۆشێەوە لە چەند ژوورێک پێک هاتووە ئەوەی کە دەری خستۆ لێرەیە ئەمە لە سێ ژوور لێرەیە پێک هاتووە و بەڵام ماوێتی کنۆپشکنینی زۆری ماوە لەوانەیە قەڵایەکی زۆر گەورە بێ ئەم قەڵایە لەم دەربەندایە لە دەربەندی ڕانێدایە کە دەواازەی تێپەڕبوونی ئەو لەشکرە بووە ئەم دەربەندە کاتی خۆی دەواازەی تێپەڕبوونی لەشکری ئێران بووە یاخود ئەو لەشکری میزۆپۆتامیا بۆ بەرەو ئێران پێدەچێت سێرجۆنی هەشتم لەو دەربەندەوە ڕۆشت بێت پێش ئەوەی ئاوی بەندای دوکان دروست بکرێت ئەم دەریاچەی دوکانە شوێنەوارەکان داپۆشراون ینی ئێستا کە دەریاچەی دوکان دروست کراوە چەند شوێنەوارێکی زۆری هەیە کە داپۆشراوە لەو کاتی کە ئەوێ دروست کراوە بیر لەوە نەکراوەتەوە کە ئەو شوێنەوارانە بپارێزرێن لەوانەیە ئێستا ئەم ئاوە یاخود ئەم دەربەندی ڕانیە کە بوونی هەیە چەندی شوێنەواری تری تێدا بێت کە نوقمی ئاو کەوتو یاخود ژێر ئاو کەوتووە ئێستا زۆربەی ئەو شوێنانەی کە بوونیان هەیە لەم ناوچەیەدا زۆربەی ژێر ئاو کەوتون ئەو گردانەی کە ویستمان بچین پیشانی ئێوەی بین ئێستا هەموو گردەکان ئاو دایپۆشیوە پشکنینی خێرای بۆ نەکرابوو لەو کاتەیە وەکو لەوانە گردە دێمی وەرکا و کە هەندێک شوێنی تری تێدا بۆ کە بەڕاستی هەر ئاو تەواو دایپۆشیوە بەڵێ بە بچینە بەشی خوارەوەی وەک دیارە لێرەدا هەمووی بە بەرد بەکار هاتووە هیچ چینێکی خشت بەکار نهاتووە یاخود هیچ جۆرە خشتێکی تیا بەکار نهاتووە ئەمەش بۆەوە دەگەڕێتەوە بوونی بەرد شێوازی ژیانی کۆنتر پیشانەدا ئەگەر خشتیان بەکار بێنایە خشتەکە دەگەڕایە بۆ سەردەمانێکی پێشکەوتو کە توانیویانە خشت دروست بکەن بەڵام مادام بە بەرد دروست کراوە و بەرد و هەندێک لە قسڵیشی تیا بینین کە دروست کرابێت تێیدا بەڵام بە بۆنەیەوەی کە لە ئاوەکەەوە نزیکە تەواو خەریکە هەمووی ڕوو لە داڕمانەکات داوا لە بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانیەکەین بە تایبەتی هەوڵێکی چڕ بات بۆ ئەوەی ئێرەش لە داڕمان بپارێزرێت چەند ژوورێکی باشی تێدایە کە ئەم شوێنە شوناسی نەتەوەیەک پیشانەدا بەڵام بەداخەوە تەواو خەریکە دەڕوخێت نەماتوانین زانیاری تەواو بەدەست بێنین بەڵام ئەوەی توانیمان بتوانین دیمەنەکان پیشانی ئێوە بین کە هیچێک لە شوێنە گرنگەکانی نێو شارچکەی ڕانیە ئەم قەڵایە کە لە ناوەڕاستی ئاوی دەربەندی ڕانیەدا هەیە و ئەم لەسەر ئەم گردە دروست کراوە کە کنەوپشکنینی بۆ کراوە کە ئەم خۆڵەیان لا بردووە ئەم قەڵایە دۆزراوەتەوە و بە هیواین لە دوای چەند مانجێک یاخود چەند ڕۆژێکی تریش حەز دەکەین بەیانی بێت کنەوپشکنینی دووبارە بۆ بکرێتەوە بتوانن ئەم شوێنە بە خەڵکی بناسێنن بۆ ئەوی مێژووی کورد یاخود مێژووی نەتەوەکەمان تەواو دەربکەوێت کە بزانین کورد چەندێکە هەیە وەک پێشووتریش باسمان کرد مێژووی ناوچەی ڕانیە دەگەڕێتەوە بۆ 6,000 ساڵ پێش ئێستا بە بۆنەی ئەو شوێنانی کە دۆزراونەتەوە هەندێک شوێن هەبوو کە نووسینی تێدا بوو ئەو نووسینانە کە ئاڵوگۆڕی بازرگانی تێدا کراوە یاخود نووسینی بزماری نووسینی جۆراوجۆری تێدا بۆ کە 250 بۆ 248 پارچە نووسینی تیادا دۆزراوەتەوە کە ئەمەش خۆی مێژوویەکی زۆر گرنگە بۆ کورد بەڵێ ئەم ئاوا لە دوای ئەو بارانبارینە زۆری کە لەم ناوچەی گرتەوانێ زەرێکی زۆری گەیاند بەم ناوچەیە هەرچەنە ئاو سامانێکی سروشتیە ئەبێ ئێمە حەز بکەین کە ئاوێکی زۆر ڕووکاتە وڵاتەکەمانەوە و خاوەنی ئاوی خۆمان بین ئەوش خۆشبەختانە ئێستاکە ئاوێکی زۆرمان هەیە بەڵام سەرڕای ئەوەی کە زۆری ڕووبەری ئەم ناوچەیە بە تایبەتی دەشتی ڕانیە کە دەشتێکی بەرفراوانە بۆ کوشتتوکاو زۆر گونجاوە زۆر بە پیتە ئەم دەشتا چەندین دۆنمی داپۆشیوە ئاوەکە هاتۆتە ئێرە بۆ ئەگەر دیقەتی ئەم ناوچەی خوارەوە بدەین چەند ماڵێکی تێدایە ماڵەکان هەر نوقمی ئاو بوون ئەگەر هاوکارم یارمەتی بابات بتوانین ئێستا بە هیچ جۆرێک ناتوانانی بچیتە ئەوێ
بەڵێ ئێستێمە لە نێو ئاوەکە داین ئەمەی کە دەیبینن ئەم درەختانە ئێرەمە قەڵاتی سواسکەیە کە ئەویش ئێستاکە ژێر ئاو کەوتووە بەڵام با هەر دیمەنەکانتان بۆ بگوازینەوە مامەحمە وێرەیە ئەوە حەنی نێو دارەکان خەڵاتی سواسکەی پێدەڵم گردەکە خەڵاتێک بۆ ئەوە خۆی ئەویش عینیشت بەبەرد و شت میراس کراوە و لە ڕۆخزیەکەی ڕاهاتووەتە لێژۆڵاهێنێ بەڵێ بەڵێ ئەویش 200,000 ساڵ دەبێ ئەویشەوە بەڵێ زۆر کۆنە مێژوەکەی زۆر کۆنە مێژوەکەی بۆ 2000 ساڵ پێش داین دەگەڕێتەوە و ئەم ناوچەیە هەمووی ناوچەی شوێنەواری بووە پێشتر لێرەکن و پشکنین کراوە لەم ناوچەیەدا ئاساری زۆر دۆزراوەتەوە بەڵام ئێستا هەمووی ژێر ئاو کەوتووە ئەم ئاوەی کە لێرەدا هەیە ئەمە ئاوی ئەوە دەڕاتە هەتاکو لە کێلەسپیان و سندوڵان و لەوەی دەستا ئەوەی هێندا ئاسەرنگاکەی لەوێ ئەو سەر و چاوە ئاوەکەی بەڵێ بەڵێ گراوەکەشیەوە لە دوکانەوە بەڵێ لە دوکان ئەمە ئاوی زەی بچووکە ئەم ئاوە بەش لە دوو بەشە بەشی ئێرانی دێت بەڵێ ئەمە لە سەنگە سەری دێتەوە دۆڵە بەفری دێتەوە ژاراوەی دێتەوە جا بێزگە لە ڕووباری دیکە زیاد بەڵێ بەڵێ ڕاستە ئەمە دوو بەشی سەرەکی تێدایە ئەم ئاوە ڕاستە لە قەڵاچوارانی دێتەوە بەڵێ ئەمە بەشێکی ئاوەکە لە ئێرانەوە دێت و بەشەکەی تریشیان زیاترەکەوێتە قەندیل لە قەندیلەوە ئاوێکی زۆر باش دێتێ بۆ هەر لێرەوە هەردووشی ئاوەکە یەک دەگرنەوە دێتە ناو ئەم دەربەندەوە کە پێی دەوترێت دەربەندی ڕانیەوە دەربەندی ڕانیەش ئەو بەنداوی دوکانمان بۆ دروست بووە ئەوش بەری ئاسۆس بەری منتەقەی بەری ناعێ بنگردی و منتەقەی بەڵێ بەڵێ بڕۆی نەوزات ئەرە وەڵا با بڕۆین بەڵێ بۆی زیاتر باز لە سەر هوەر و موزیکی نێو شارۆچکەی ڕانیە بکەین دەچێن لای مامۆستا هیوا مامۆستا جان سڵاو لێبێ مامۆستاگەر کرێ کەمێک باز لە مێژووی هوەری بکەین لە نێو شارۆچکەی ڕانیەدا بەڵێ ئەگەر ئەوڕێک لە مێژووی مۆزیکی ئەم شارە بدەینەوە بەڵێ یارە دەبێت بگەڕێنەوە وەکو مۆزیک بۆ سەرەتای هەفتاکان باش ئەو کاتە کە من خوێندکار بووم لە قۆناغی سەرەتایی بووم مامۆستاجانەوەتەم قسەکردنەوە پیاسی بەنەوە بەڵێ فەرموو بەڵێ هەڵبەتە مێژوەکە دەگەڕێتەوە بۆ سەرەتای هەفتاکان بەڵێ لە شێوەی گروپ بڵێن ناوی بنێن گروپی مۆزیکی هەبوو بەس گروپەکە چەند ژەنیارێکە بوو جارجار بۆ بۆنەکان کۆ دەبوونەوە وەکو بۆنەی نەورۆز بڵێن ساڵی هەفتاکانە بەڵێ سەرەتای تقریبا بڵێ هەفتاکانە بڵێ چەند برادێک لە بواری مۆزیک هونەرمەندێک لە بواری مۆزیکدا کاریان دەکرد لەمانە کاک محەممەد حەیزبەری چالاک ڕەفیق
فاروق مەلافاتێ ئەمە ژەنیاری ناب بوو چارەگرافێ ژەنیاری ڤیۆلۆن بوو محەممەد حێز عودی لێدا کاک قوبات ڕەشید ئەو زەربی لێدا ئەمانە بۆ زۆر بۆ نەکۆ دەبوونەوە چالاکی هونەریان بۆ ئەم شارە ئەنجام دەدا بەڵام پچر بوو لە شێوەی گروپ نەبوو دواتر کە دەتوانین بڵین ساڵی هەفتاهەش بەڕێز مامۆستا سعدوڵا کە ئەو کات لێرە مامۆستا بوو خولی مۆزیکی کردەوە دەتوانین بڵین کە ئەم خولە سوودی هەبوو بۆ ئێرە من یەکێک لەو فێرخوازانە بووم کە بەشداریم لەو خولێدا کرد دەتوانم بڵێ سوودی باشم لەو خولە وەرگێت دواتر دوای ئەوە من سەرەتای سەرەتای بڵێن هەشتا بۆ هەشتا یەک من وەک خۆم چوومە پەیمانگا هەستم بە فەراغێکی مۆزیکێکی ئەکادیمی لەم شارە دەکرد لە پەیمانگای هونەرە جوانەکانی مسڵ کە وەرگیرام لە بەشی مۆزیک من پێشتر لەسەر ئۆکۆردێن کارم دەکرد لەسەر کیبۆرد دواتر لەوێ چوومە سەر ڤیۆلۆن هەموو هاوێنێک وەکو خۆبەخشێک وەکو هینێک بەڕاستی مەبەستم بوو کە گروپێکی مۆزیکی ئەکادیمی لەم شارەدا هەبێ هاوینی هەشتاویەک من خولێکی مۆزیکیم کردەوە بەڵام گرفت زۆر بوو هەم ئامێرکەم بوو هەم ئەو شوێنمان کەم و پێداویستی ئەوانەی کە پێویست بوو بۆ خولەکە زۆر کەم بوو بەڵام خۆشبەختانە هاوکارمان دەبوون بەناچاری دەچینە ناوەندەکانی خوێندوێن ئەو کاتەی بەڕاستی فێنکەرەوە نەبوو یان هەموو بەڵام مەبەستمان بوو بە هەر جۆرێک بێ کە ئەم خولە سەرکەوتن بەدەست بێنێ من لە بەڵێ هەشتاویەک من بۆ خۆم ژەنیاری ڤیۆلۆن بوو بەڵام شارەزاییم هەبوو لە پیانۆش بڵێن ئۆکۆردیۆن ئەوانە بەڵام مەبەستم بوو لە خولەکەدا کلارنێت هەبێ ترۆمپێت هەبێ فلوت هەبێ چەلۆ هەبێ ئەمانە هەمووی زانیاریم وەرگرت بوو لە پەیمانگای هونەرە جوانەکان ئەولیاتم هەموو وەرگرت بوو لەگەڵ ئەوانیشدا کۆمەڵێک لە فێرخوازەکان فێری مەسەرەن ژەنیاری فلوتمان هەبوو کلارنێتمان هەبوو تۆڕمپێتمان هەبوو لەگەڵ چەلۆشمەستا بڵێ مێژووی هوەری یاخود مێژووی موزیک لە ڕانیەدا سەرەتای هەشتاکان جەنابەت بە دامەزرێنەری ئەو گروپە دابەزێت مامۆستا ئەگەر باسێک لە مێژووی شانۆی بکەین یاخود مێژووی هوەری کە ئێمە بەس باسی مێژووی هوەریەکەی نەوانەیە شانۆی زۆر کۆنتر بێ لە مێژووی موزیکی بەڵێ بە دڵنیاییەوە مێژووی شانۆ ئەوەی من گوێبیست بووم دەگەڕێتەوە بۆ ساڵانی پەنجاکان بگورە لە پەنجاکانە ئەو کات چەند مامۆستایەکی هونەردۆست هەبوون لەوانە من کەوەندەی بەرجۆم کەوت پێ مامۆستا جەمال ڕەشید ڕۆڵی هەبووە بەڕاستی ڕۆڵیشی هەبووە هەم لە ئاهەنگێڕانەکان وەکو بێژەرێکی ئاهەنگەکان بەڕێوەبەری ئاهەنگەکان هەم شعری هەبووە هەم ڕێخەری ئەو ئاهەنگە هونەریانە بووە لە ئەوەندە گوێبیزم لە پەنجاکان نمایشی شانۆیی کراوە لە ڕانیەدا وە جەماوەرێکی یەکجار زۆر ژن و پیاویش بەشدار بوون ئەو کاتە دەتوانم بەڕاستی یعنی ویستێکی زۆر بۆ هونەر هەبوو دامێکی زۆر باش لە ئێستا هونەر بەرەو چاراستەیەک ڕۆشتەوە بەداخەوە ئێستا بەڕاستی من دەتوانم بڵێم بە بەراورد لەگەڵ هەشتاکانە هونەری مۆزیک و چالاکیەکانی شانۆ و بوارەکانی تردا زۆر زیاتر بوو بە شەرتێ ئێستا لە ڕانیەدا کە دەتوانین تاقەیەکی یەکجار بەهێزی هونەری مۆزیکی و شانۆیی و شێوەکاری هەیە ئێستا لە ناو ڕانیەدا بە حکمی ئەوەی کە پەیمانگای هونەرە جوانەکانی لێیە ئێستا ئێمە زیاتر لە هەشتا ژەنیاری بەتوانامان هەیە هەشتا ژەنیار لە ناو ڕانیەدا بەڵام ئەو هەشتا ژەنیارە ونە لە ساڵی 2005 ئێمە گروپێکی چەمبەر ئۆرکێسترامان دروست کرد 35 ژەنیاری تێدا بوو لە کوڕوکوچ هەمووی خەڵکی ئەو شارە بوو بەڵێ دواتر لە ساڵی 2013 و 2002 گروپێکی ئۆرکێسترایی بە سەرپەرشتی مامۆستا نەجات ئەمین دروستکرا 44 ژەنیاری خەڵکی ئەو شارە تێدا بوو بەڵام چەند نمایشێکیان کرد نمایشان لێرە کرد دووجار لە هەڵەبجە کردیان لە سلێمانی کردیان لە هەولێر کردیان بەڵام بەداخەوە دامی ئەم پرۆژەیە نەکرا
بەڵام بەداخەوە دامی ئەم گروپە نەکرا ئەم گروپە هەڵوەشە هیوادارم لە داهاتوودا و ئێستاش درەنگ نەبووە دامی ئەوە بکرێت کۆ بکرێنەوە بۆی بتوانین بەڕاستی ئەو تاقە و توانایی کە هەیە بە شاراوەی نەمێنێتەوە هەموو توانەکان بەجار بخرێن دەستەکانە خۆشەوی مامۆستاجان دەستی ئەوش خۆش چیت هەیە بۆ بەرنامەکەمان دەستان خۆش بێ کە وەکو کەناڵی ئاریان گرنگی بە لایەنی فەرهەنگی و کولتوری هونەر دەدەن بەڕاستی من هیوای سەرکەوتندا بۆ دەخوازم هیوادارم کەناڵەکانی تریش بە هەمان شێوە لایەک لە هینە فەرهەنگی کولتوری کوردی مامکە بەڕاستی لایەنێکی گرنگی گەلی کوردە بەتەئکید زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ مالومان کردی دەست خۆش
بەڵێ لە نێو دەواازەی راپەڕیندا لە ساڵی 1982 لە ساڵی 1991 راپەڕینی سەرتاسەری هەرێمی کوردستان ڕوویدا. ئەویش لە نێو دەواازەی راپەڕین کە شارۆچکەی ڕانیە دەستی پێکرد کە ئەو کاتە چون بە گشت ڕژێمی بەعزدا کەویش ڕژێمی سەدام حوسێن بوو. راپەڕینێکی زۆر باشیان کرد کە بووە هۆی ئەوەی کە ئێستا پەرلەمان و حکوومەت هەرێمی کوردستان بوونی هەیە. لە راپەڕینەکەی ساڵی 1990دا کە لە شارۆچکەی ڕانیە هەڵگیرسا و دروست بوو بە 8 شەهید توانرا نێو شارۆچکەی زاد بکرێت. ئەمەی کە دەبینن ئێرە مۆنومنتی ڕانیەیە کە دەلالەت بوونی ئەو شەهیدانە دەکات کە لێرەدا وەک ڕێزێک وەک وەگەفایەک بۆ شەهیدەکان ئەم پیکەرە یاخودە مۆنومنتیان بۆ دروست کردوون. بەڵێ لە دەواازەی راپەڕینەوە کۆتایی دێنین بە ئەڵقەیەم جارەمان تا ئەڵقەی داهاتوو بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ.